کرێکاران کۆمەڵانی چەوساوە و زەحمەتکێش ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی چینی کرێکار بەڕێوەیە. هاوزنجیران و هاوچارە نووسانی ئێمە لە سەرتاسەری جیهان خەریکن خۆیان بۆ بەرپاکردنی ئەو جەژنە شکۆدارە ئامادە دەکەن. لەو ڕۆژەدا ئەرتەشی جیهانی چینی کرێکار، ئەرتەشی بێبەشان و چەوساوەکان، گوردانەکانی خۆی لە گۆشە و کەناری جیهان دێنێتە خیابە. لەو ڕۆژەدا شەقامەکان و چوارڕاکان و مەیدانی شارەکان پڕ دەبن لە ڕیزی لێک هەڵپێکراوی کرێکاران و شەپۆلی دەست و مست و ئاڵای سوور. لەو ڕۆژەدا بەشەریەتی چەوساوە بە پانتایی جیهان بە یەک گەر و هاوار دەکا، بەسێتی برسێتی، بەسێتی زوڵم و زۆر، بەسێتی ژێردەستی. لەو ڕۆژەدا سنووری نێوان نژادەکان و ملیەتەکان و زمانەکان و مەسحەبەکان و ڕەنگەکان تێک دەشکێ و بەرینایی جیهان دەچێتە دوو دیوی یەک سنوور، سنووری نێوانی چەوساوە و چەوسێنەر. لەو ڕۆژەدا ئەرتەشەکان، دەستگاکانی پۆلیس، سیخوڕەکان و هەموو نۆکەرانی سەرمایە بەرامبەر بە هەنگاوی یەکگرتووی چینی کرێکار ئامادە باشن. با لەم ڕۆژەدا کرێکارانی کوردستانیش لەم گۆشەی جیهانەوە دەست و دەنگیان تێکەڵ بە دەست و دەنگی هاوچارە نووسانی جیهانی خۆیان بکەن. با لەم ڕۆژەدا هاواری عەداڵەتخوازیمان بە نرکەی هەور ئاسا بەگوێی نوێکەرانی سەرمایەدا بدەین و ڕایبگەێنین ئێمە جیهانی بەختەوەری خۆمان، جیهانی ئازادی و بەرابەری لەسەر وێرانەکانی دەسەڵاتی ئێوە بەرپا دەکەین. بژی دنیای بێستەم و چەوسانەوە، بژی دنیای بەختەوەری و حەسانەوە، مەرگ و نەمان بۆ سەرمایەداری، بژی حکوومەتی کرێکاری.